ئەو پردا دەکەوێتە سنووری قەزای پشدەرەوە واتە سەر بە نائیەی ژاراوەیە نائیە ژاراوە سنووری قەزای پشدەر چۆن بوو ڕۆژێک هاتم بۆ ئێرە ڕۆژانە نەک ڕۆژانە من دێم خوارد دێنم بۆ ئاژەڵانە ئەو ئاژەڵە بڵین ئەوانەی کە بێلانن خواردنیان بۆ دێم زاری وا لەسەر پردەکە بۆیان فڕێ دەمە خوارێ زاری واشەیە دێمە ژێر پردەکەەوە لە ئاخر ڕۆژی جێژنی قوربان بوو ئەو نیشتیمانی ئەو باڵندانم دی کە بینیم پێم شتێکی جوان و سەرنجڕاکێش بوو بۆیە منیش ڤیدیۆیەکم لێ کرد و ڤیدیۆەکەم بڵاو کردەوە بەڵام بەڕاستی ئەوانە نەک وڵات نیشتیمانیش جوان دەکەن هەموو شتێک جوان دەکەن لەبەرەوەی لە جێوێکی ئارامدان لە کەشێکی ئارام و بێشێشەدان شوێنەکان فێنکە خۆشە عادەتەن تەماشاشیان کە هاتوون بە میچی پردەکەەوە هێلانیان کردووە هەر هێلانێک زاری وایە هێلانێک 5 ژووری تێدا 3 ژووری تێدا 2 ژووری تێدایە یان 1 ژووری تێدا دەکرێت تاکە کەسی کۆی گشتی بن تاک بنیان کۆ بن ئەگەر سەیریشکەین هینیان کردووە ناویچە ڕۆژاوا و ڕۆژهەڵاتیان هەیە لە ڕۆژهەڵاتەوە هێلانیان هەیە بەڵام لە ڕۆژ ئاوە هێلانیان نییە زەمە دەکرێت مەبەستیان گەرمی کەشەکە بێ و یان فێنچی کەشەکە بێ زۆر بەهەستن ئەوە دەبینین لە چواردەوری خۆمان تەماشاکە عەرەسیان ئێستا عەرەسەکان بە چواردەوری ئێمەدا دەگەڕێن داخوا ئێمە چ دەکەین خەریشی چین ئایا بەتەمەین ئازاریان دەین یان ئایا بەتەمەین خواردنیان بدەین یان ئایا بەتەمەین چ کارێک بکەین لێرە ها دەبینی هەر چواردەورەمان ئێستاوە عەرەسن لێرە ماونەوە دەنا ئەوکانی دیکە داک و بابیان ڕۆشتون بۆ پەیداکردنی خواردن بۆیان سوپاس بۆ خوای گەورە خەڵکی مەنتیقەکەشمان تێگەیشتوویە یەک بەشەر بەلایاندانە تێدەگەی نە هێلانیان لێ تێک دەدەن نە ئەزیەتیان دەدەن نە هیچیان بەڵام تەعادەتەن ئێستا لەوەتیە و بڵاوکراوانەی لەسەر دەکرێت دێن وێنەی دەگرن و ڕسمی دەگرن و یا قسەی لەسەر دەکردن و ئەو شتانە هەیە دەنا کەس پێم وانێ لێرە دەستیان بکات کۆمەڵێکێمە پێی دەگوتێ پەڕەسێلکە لەم سنوورێمە بەگشتی زۆرە بەتایبەت کە بە شێوەی کۆچەریەکان ینی گەمێن و کوێستان دەکەن بۆی کە ژیانیان بەردەوام لە گەشتە سەردندا بێت لە سەرەتای دروستبوونی گەرما لە جنوب بەرەو کوردستان بەڕێ دەکەون کاتێککە بەڕێ دەکەون لە ساڵێکدا بەچوون و هاتنیان نزیکەی بۆ 7,000 کیلۆمەتر ڕێ دەکەن و لە 24 ساعتدا 4,000 کیلۆمەتر دەبڕێت پشوەکانی لەو شوێنانن کە ئارامە شوێنێکی نزیک ئەو دەبینێتەوە بۆی کە پشووی لێ بدات و خاصەتێکی چەند خاصەتێکی هەیە ئەم پەڕەسێلکە ئەویش شەوەیە کە لە کاتی ڕۆشنی لە ئاسماندا هیچ باڵندەیەک کە ڕاوی کار ناتوانێت ڕاوی کا لەبەرەوەی ڕێژەی سورعەتەکەی هێندا بە قەوەتە نابێنرێت و خاصەتێشکەوە هەیە کە جگە لە خواردنی مێر و مێش و مەگەز و هەتا زەردەواڵەش دەخوا یەکێک لە خواردنەکانیەوەی کە وەکو دانێڵە کە سەری لێدات جگەل لە گوڵ و لە تۆ خوانێش کە هەیە پێی دەگوترێت هەرزن ئەم هەرزنەش لە حاڵەتێکدا دەخوا کە زۆر برسی بێت و هیلاک بێت لە ئەو جۆرە خواردانەی کە دەستی ناکەوێت خاصەتێشکەی ئەم باڵندە ئەوەیە کە زایدەن کە زۆریشی عەزلەیە کە لە شوێنێک کە تەڕوشوو هەبێت یان چۆن دەڵێ تەڕ بێت بۆی کە بتوانێت هێلانەی لە دوور دەستکات ئەوەی کە زۆر گرنگە بەسەر مەسەلەی ئەم پەڕەسێلکەی کە چەند جۆرێکی هەیە خوای گەورە وای یاری وەکو مرۆڤ لە بە چەند ڕەنگێکەوە دروستی کردووە 74 بۆ 85 جۆرمان هەیە بەڵام لە بەتایبەت لە کوردستانی خۆمان و لە ئەو وڵاتانی دەوروبەرمانن زیاتر لە 14 جۆرمان هەیە بەدی دەکرێت 14 جۆر
وەلو چواردە جۆرەی لە کوردستانی خۆماندا زیاتر حەوت جۆر دەبیندرێت. ناوە دروستەکەش ئەوەیە کە پێی دەگوترێت پەڕەسێلکە و چەند ناوی کەشی هەیە، بەڵام پەڕەسێلکە دروسترا کە پێی بگوترێت دەنا چەند ناوی کێیە. و ئەوەی کە زۆر گرنگە مرۆڤ لەسەری بزانێت لەسەر مەسەلەی پەڕەسێلکە ئەوەیە کە زیانی بۆ دەوروبەر نییە و بۆ هیچ ئەوەی کە مرۆڤ ڕۆژانە بەکاری دێنێ بۆ خواردن و بۆ پێداویستیەکانی زیانی نییە، بەڵکو هاوسەنگێکی ڕاگرتووە لە سروشدا. ئەو مێش و مەگەز و زەردەواڵەی کە زەرەدی هەیە بۆ ئاژاڵ، بۆ باڵندەکانی تر، حتا بۆ مەسەلەی کێڵگە و باغداریەکان، ئەو مێش و مەگەز و مێر و لە زیان بەخشانە دەخوات، یعنی خۆراکی ڕئیسی ئەمەیە. ئەوەی کە ماوەتەوە باز لەسەر ئەم جۆرە باڵندە پەڕەسێلکە بکرێت لە کاتی دروستکردنی شوقە و ڤێلاکەی خۆیدا، ئەومان بۆ دەردەکەوێت کە تەنها ئەوەی کە گرنگی پێدات پاراستنی خۆی و بەچکەکەیەتی. چکە دروستکردنی هێلانەکەی تقریبان چەند موادێک بەکاردێنێت، یەکێک لەوانە پڕ بەکاردێنێت، مو بەکاردێنێت، و زایدەن هێندێک قەسەڵیش بەکاردێنێت بۆی کە جوانتر تۆکمە ببێت. ئەگەر لە هێندێک ڤیدۆدا گەسەرنجی بدەی، هەر جارێک کە دەچێت لە نزیک ئاوێک قوڕێک دەست دەداتەیە تەڕی دەکات، ئەو جار دەیهێنێت دەیخاتە سەر دیوارەکەی کە پێشتر درستی کردووە. ئەگەر بشتەوێ هێلانەیەک تێک دەی لەم هێلانانە، بۆ ئەو زۆر قڕس دروست دەکرێت، بەڵام تێکدان بۆ ئێمە ئاسانە و تقریبا واشی دروست دەکات. شێوەزە هەندەسەیەکی پێوە دیارێکە تەنها خوای گەورە دەزانێت ئەمە بە چ عەزەتێک و بە چ ناڕەحەتێک دروست دەکرێت.